یادی شەهیدەکانی شاناخسێ کە لێرە هەمویان شەهید کران. ئێمە کە لێرە ئێستا هەمومان سەربەرزین بە خەبات و تێکۆشانی هەموو ئەو شەهیدانەی کە گیانی خۆیان بەخت کرد بەبێ جیاوازی لە پێناوی میلەتە، لە پێناوی سەرکەوتنە، لە پێناوی ئەو ئازادی کە ئێستا ئێمە هەمومان لێرە پێکەوە کۆبووی نەتەوانێ یادی ئەو شەهیدانەکەینەوە. خۆتان بەبیری خۆتانی بێنەوە، هەمووتان خەڵکی وڵاتەن ئاگاتان لێبوو کە پۆستاڵی بەعس و ڕەبایەکانی حزبەتی بەعز بەسەر سەری هەمومانەوە بوو بە گیانی ئەم شەهیدانەی کە ئێستا ئێمە یادیانەکەینەوە لەگەڵ هەموو هاوڕێکانیان لە پێشمەرگەکانی کوردستان کە گیانی خۆیان بەخت کردووە. ئێمە هەمومان لەسەرمانە، واجبمانە. خۆتان دەزانن نە شەڕمان تەواو بووە، نە قۆناغی پێشمەرگایەتی تەواو بووە، نە قۆناغی حکومڕانی تەواو بووە. ئێستا ئێمە لە بەردەمی دووڕیانێشین، ئەو دووڕیانەی کە دەیان پەلوپێ لێ بێتەوە. یەکێ لەو شتانەی کە ئێستا لەسەر هەمومان پێویستە وەکو میلەتی کورد، یەکڕیزی خەڵکی کوردستانە. ئەم هەموو ناحەز و چواردەور و بەغا و عێراق و کێشەمان هەیە، ئەی نابێ ئێمە هەمومان یەکگرتوو بین.